سڵاتان لێبێ بەڕێزان، سایتێکم بۆ هێناون یا سەکۆیەکم بۆ هێناون بە ناوی سیناپس کە زۆر نایەبە، تایبەتە بە بابەتی دوێژینەوە و پایپەری ئەکادمی و وتارە زانستیەکان. سیناپس سەکۆیەکی گەڕانە کە بۆ توێژینەوە زانستیەکان بەکاردێت. زۆر تایبەتمەندی نایابی هەیە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ڕێگەت پێدەدات گەڕان ئەنجام بە یان سێرچ بکەی بۆ دۆزینەوەی وتار و بڵاوکراوە زانستیەکان، چ توێژینەوە بێت یا وتار بێت یان بابەتە ئاکادمیەکان بێت، ئەم ڕێگەت پێەیە. هەروەها بە شێوەیەکی پوخت ئەتوانی زانیاری لە وتارەکان وەربگری، هەروەها لە هەندێک حاڵەتە داونلۆدی تەواو تایەتەواتە ڕێگەت پێەیە کە داونلۆدی وتارێکی زانستی یان توێژینەوەیکی ئەکادمی بکەیت. هەروەها خاڵێکی تری هەیە کە زۆر گرنگاوی ژەوەیە یارمەتی توێژەران و خوێندکارانە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی مەزبوط ڕێکخراو ئەو وتارانی کە ئەیاندۆزێتەوە سەلاحەتیەوەی هەبێت کە بەشێکی وەرگرێیان ئیشی لەسەر کەوک و سەرچاوەیەک بۆ خۆی بەکاری بهێنێ. خاڵێکی تریژەوەیە کە هەندێک جار ڕێگەت پێەیە لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە واتە ئایەوە گەڕانێکی تەواوەتی بکەی بە وێبسایتەکەیە تا تۆ ئەو وتارە پەیوەندیدارانەیە ئەو بابەتە ئەکادمیانەی هەیە بۆ بابەتەکەی خۆت بیاندۆزیتەوە بە ئاسانی دەست پێیان بگە. ئەتوانین بڵین سیناپس وەک کتێبخانەیەکی گەورەی دیجیتاڵی وایە بۆ هەموو ئەوانی کە یانەوێت نوێترین توێژینەوە و وتارە ئاکادمی و بابەتە زانستیەکان دەست بکەوێت. ئەوە سیناپس باشترین یان یەکێکە لە باشترین سەرچاوەکان. ئەمەش وێبسایتەکەیە، ئەدرەسەکەی بەم جۆرەیە synapse.io. دواتر کاتیتە وێبسایتەکە بەم جۆرە بۆت ئەکاتەوە. دیقەت بن لە خوار لۆگۆکەوە بەشی سێرچ گەڕانمانێت تۆ ناوی ئەو تایتڵیان ئەو تۆپیکان نووسی کە خۆت مەبەستە. بە نمونە من ئەنووسم سایبەر سکیۆریتی، سێرچی بووەکەم. بێگومان ئەم سیناپس بە دوو شێوە بەردەستە. شێوەیەکیان بە خۆڕاییە کە سنووردارەوە تا تەنها ئەتوانین چەند ئیشێکی دیاریکرا و کەم بکەین، بەڵام پاکێجێکی تری هەیە کە پارەدانە، ئەویان بەپێی مۆسەفات پارەت دێوەرەگرێ و زۆرترین دەستڕاگەیشتنت پێەیە بە زۆرترین تایبەتمەندیەکان. ئەمەی من ئێستا خۆڕایەکەیەتی تێستیەکەین. دیقەت بن بابەتی کە سێرچم بۆ کرد بە ناوی سایبەر سکیۆریتی بۆ هێناوم. ئەمە چەنەها سەرچاو و وتاری زانستی و توێژینەوە و بابەتی ئەکادمی بۆ هێناوم لەسەر ئەو تۆپیکەی کە خۆم پێم ماوە. هەروەها ئەتوانیت چەندین فایل بدۆزیتەوە و داونلۆدی بکەیت. بە نمونە با من یەکەم دانە هەڵبژێرم، ئەمەی یەکەم دانە، تەنانەت سیتێکشنەکەشی بۆ نووسیم کە i3ە. بەرحاڵ ئەمە یەکەم دانم کردەوە. دیقەت بن لێرە سۆرسەکەی نووسیوە، پدیفەکەشی یامەتێ. ئەمە بابەتی پدیفەکەی هەموو ئەو وتارە ئاکادمی و یان توێژینەوانی کە کراوە پێشتر لەسەر ئەو بوارە بۆ منی هێناوە بە هەموو پروف و هەموو دەیتاکانەوە. کەواتە سیناپس بەکاربێنن بۆ هەموو ئەو بابەتانی کە تۆ مەبەستە جایترەوە قەرارەکە یا بڕیارەکە کەوتە سەر خۆت خۆڕایەکی بەکارهێنی یان پاکێجی پارەدانەکەی. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبێ. کاتێکی خۆش. سپاس بۆەوەی کە لە پەیجی سەربەز نەجمەدین بینەر بوون. خواتان لەگەڵ.